ڕێبەر ئەحمەدە بەری چەند ڕۆژێک پێشی ستاژ نامەم بوویدا گوتم ڕاوەستە ستۆپ بکە کورە من زەربەت لێ دەدەم هەموو تشتن لە لای منە ئەم پول بەغدایم تەماتە بکەونێ دەبێت. سنۆدەکەی پاراستن مەلەفی ڕێبەر ئەحمەد پێشکەشی سەدر دەکە. ئەم کادری دەستگای پاراستنی پارتی پێشتر لە بەشی بەکارهێنانی ژنان بۆ کاری سیخوڕەی کاری کردووە، بەڵام ساڵی 2007 وازی لە پیشەکەی هێنا و ئێستا پەنابەرە لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان. دارم تەندروستیتان باش بێ من وەکو ڕێبازگەردی کە بە سنۆدی دەستگای پاراستن ناسراوە ناو تۆماری دەنجی زۆرینەی بەرپرسەکانی پارتی لەلایە هاوکە چەندین تۆماری دەنجی و ڤیدۆی بەرپرس و سکرتێر و کەسایەتیەکانی ناو پارتی دەستکەوتووە و وەکو تۆماری بەڵگەی لای خۆی هەڵی گرتوون. باوتەی خۆی ئەو بەڵگەی لایە و بەرپرسانی پارتیش خێزانەکەیان بە بارمتە گرتووە و دژی بەکاری هێنن. زۆر بیرتان دەکەم، زۆر چاوتان واز دەکەم لە هەر شوێنێک زۆر بیرتان دەکەم. ڕێباز ئەم جارە ڕەشە لە ڕێبەر ئەحمەد کاندیدی پۆستی سەرۆکۆمارەکە دەیان تۆمەتی کوشتن و لە خشتەبردنی کەسایەتی و بەرپرسەکانی دەخاتە سۆ. بەوتەی ڕێباز ڕێبەر ئەحمەد کە ئێستا وەزیری ناوخۆیە و پێشتر تێوەگلاوە لە دەیان کەیسی کوشتن و ڕفاندن و تیرۆرکردن بۆ ئەو مەبەستەش دەیان بەڵگە و تۆماری دەنجی و ڤیدۆی لەلایە و دەیەوێت بڵاویان بکاتەوە. ڕێبەر ئەحمەد ببیتە سەرۆکی عێراقی خودی نەدی. باشه توی آماده بچه محکمه که بغداد شاهدی بدهی ئاس ئامادەمە لە هەموو دنیای شاهدی بدەم. ڕێبازگەردی دەڵێت ئامادەم لە دادگایەکی عێراق دژی ڕێبەر ئەحمەد سکاڵا و بەڵگە بخەمە ڕوو. هاوکات داواژ لە موقتەدا سەدر دەکات ڕێگە نەدەن ببێتە سەرۆکۆمار چونکە کەسایەتێکی گونجاو نییە. ڕێبەر ئەحمەد نەتگریتن بخۆ نە تاقیقێش بخۆت کرد. اصلا نه هیچ کس ڕێبەر ئەحمەدی دبینیت نە هیچ تاوانبارێک زانیت ڕێبەر ئەحمەد کیە نە هیچ بەشەرێکی دەزانیت ڕێبەر چییە. ڕێبەر پەیام دەنێری دەگەهێشتی لە پشت پەردەی شۆلی خۆی دەکات. ئەو کادرەی پێشووی دەستگای پاراستن دەڵێت ڕێبەر ئەحمەدی چێکە لە ڕاهێنراوەکانی دەستگای هەواڵگری ئیسرائیل و چەندین دۆسەی مەترسیداری لەسەرە. ڕێبەرەکە ویدە سەر و کومار ئەم مەسەرێت هەتکبەریە و ژنا و کوچا و کوشتنێ لە هەربەردەوا کرد دید دەتا ئەندەهێلی دەبیدە سەر و کومار و باشوراوە کرد. ئەوجە دێخراتر کرد